مامۆستایەکی جیاواز هەمومان خوێندومانە بەڵام ئەو خوێندنەی خوێندومانە زۆر جیاوازە لەو ڕاستی هەستی پێ دەکەین لەبەرەوەی خوێندن دەبێ بە پراکتیکی بکرێ بۆ مانایی کاتێک تۆ بە شێوەی تیۆری وانە دەخوێنیت هێندەی وانەیەکی پراکتیکی کاریگەری نییە چونکە وانەی پراکتیک بە بەرچاوتەوە ئەنجام دەدرێ ئەو کاتە هەرگیز وانەکە لەبیر ناچێتەوە ڕەنگە ئەم مامۆستایە لا نهێنیەکە بە جوانی تێگەیشت بێ بۆیە بڕیاری داوە جیاواز وانە بڵێت مامۆستای وانەی کیمیا کا خەڵکی میسرە ناوی عەبدوڵڵا جەرفە بە شێوەیەکی پراکتیکی وانەی کیمیا بۆ خوێندکارەکانیشی دەکاتەوە بۆ ئەوەی تیان بگەێنێ کاردێکە کیمیاویەکان چۆنی ڕوودەدەن ئەنجامی تاقیکردنەوەکانی مامۆستاکە تاموچێژێکی تایبەتی لای خوێندکارەکان دروست کردووە وای لە خوێندکارەکان کردووە حەزێکی زیاتریان بۆ وانەکە بۆ دروست ببێ تەنانەت خوێندکارەکانی تووشی سەرسوڕمان کردووە چونکە تاوەکو ئێستا هەرچیان خوێندووە بە شێوەی تیۆری بووە بەڵام کاتێک خوێندکارەکان ئەم شێوازە پراکتیکیە دەبینن تووشی سەرسوڕمان دەبن تەواوی ئەو خوێندکارانەی ڤیدیۆکانی ئەم مامۆستایەیان بینیوە لە ڕێگەی پەڕەی تایبەتی خۆیەوە لە فەیسبووک دەستخۆشیان بۆ ناردووە و ڕێزی کارەکەی دەگرن لەم ڕێگەیەوە ئەم مامۆستایە توانیوێتی وانەی کیمیا لای خوێندکارەکانی ئاسان بکا و خۆشەویستیشی بکات لایەن چونکە لەم ڕێگایەوە ئاسانتر تێدەگەن وانەی کیمیا بۆچوونی تۆ چییە دەربارەی ئەم شێوازی وانەوتنەوەی مامۆستا عەبدوڵڵا ئایا پێت باشە کوردستانیش ئەم شێوازی وانەوتنەوەیە لا زۆرێک لەوانەکاندا پەیڕەو بکات؟